تەنها پێنج کاتژمێرت ماوە لە ژیان سڵاوی خوای گەورەتان لێبێت چی دەبێت ئەگەر زانی تەنها پێنج کاتژمێرە لە ژیان ماوە چەند کاتژمێرێکی کەم ژیان بەجێ دەهێڵی ئایا دەزانی بینینی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خەودا ڕاستە شەیتان ناتوانێت چێتە شێوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خەودا باشە ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم سەردانی کردی لە خەودا پێی فەرمووی پاش پێنج کاتژمێری کرد ئەم ژیانی دنیایە بەجێ دەهێڵێت تۆش لە پرێکدا بە ترسێکەوە لە خەو هەڵدەستیت بێگومان خەوەکە شتێکی ئاسایی نابێت و شتێکی زیاتر هەڵدەگرێت یەکەم شت چێ دەیکەیت ئایا ئەو کاسێتی گۆرانیانەی کە ژوورەکە کردوێتەوە ئەیان شکێنی یان دەچیتە ژوورەکەی لایکت و دەستەکانی ماچ دەکەیت و داوای لێبوردنی لێ دەکەیت بەهۆی خراپە مامەڵەکردن لەگەڵی پەیوەندی بە هەموو ئەو کەسانەوە دەکەیت کە غەیبەتت کردوون و گاڵتت پێکردوون دەستەکەی بە ئەستیغفار و پاڕانەوە و دەربڕینی پەشیمانی کە ماوەیەکی زۆرە بەکارت نەهێناون و نەدوتون بۆ دەربڕینی پەشیمانی لە نەکردنی نوێژەکان چەندین ساڵ پەیوەندی بەو هاوڕێتەوە دەکەی بۆ داوای لێبوردن کە کاتێک ڕێگای دینداری هەڵبژارد و تۆ پێکەنیفێی و گاڵتت پێکرد پەیوەندی بە خزمەکانت دەکەی ئەوانی کە سەردانیان ناکەی و پەیوەندیت لەگەڵیان پچڕاندووە هەڵدەسیت بەسڕینەوەی ئەو گۆرانیانەی کە لە فایلی موبایل و کۆمپیوتەرەکەتدا هەیە ئەو گۆرانیانەی کە نەشیاون بۆ موسڵمان ئەو هاوڕێیە کە ئازارت دا و بەهۆی خۆ بە گەورەزانینت خۆزشت بۆ نەهێنایەوە و پەیوەندی پێوە دەکەی بۆ ئەوەی لێت ببوورێ چۆن ماڵ ئاوایی لە خێزانەکەت دەکەی پێیان دەڵێ کە بەجیان دەهێڵی چۆن ڕەفتار دەکەیت لەگەڵ کەلوپەل و پێداویستیە تایبەتیەکانت ئەو شتانەی کە دڵخۆش بووی بەبینینیان ئێستا چۆن سەیریان دەکەی خۆ تۆ ئیتر بەجیان دەهێڵی ئایا ئاگات لەو شتانت هەیە یان تەنها بیر لە تێپەڕبوونی کات دەکەیتەوە ئایا دەرگاکەت دادەخەیت دەست بە نوێژی کۆتایی دەکەیت پاشان قورئان دەخوێنی ئایا ئاخر کات قورئانت خوێند بیرتە سەرەتا تۆزێ سەربەرگی قورئانەکەت بسڕە بۆچی بڕیار نادەی یان هەر ئێستا دەست بەو هەموو شتانە بکەی کە باسمان کرد ئەم پرسیارانە لەسەر گریمانەیە کراون پێش پێنج کاتژمێر لە بەجێهێشتنی دنیا بینیت کاتەکە هێندەکەمە فریای هیچ شتێ ناکەوی بەجێی بهێنی باشە ئەگەر فریشتەی گیانکێشان بێ ئەوەی کاتت بداتێ هات بۆلات تەنانەت بۆ چرکەیەکیش ڕێگەت نادا ئەو کات چه هەڵوێستێک دەبێت ئێستا بڕیاری مەسیری خۆت بدە خوای گەورە بە سۆز و میهری خۆت و لێبوردەیت لێمان ببوورە و لە تاوانەکانمان خۆش ببە ڕێنمووی ڕێگەی ڕاستمان بکە خوای گیان لە گوناحی خۆمان و دایک و باوک و هەموو مسلمانان خۆش بی یا ئەرحەمەر ڕاحیمین اللهم آمین